هیوا عەزیز پیرداوت مامۆستای کۆلیژی هونەرە جوانەکان ئەم بەیانی میوانە لەگەڵمان لە ستۆدیۆی بەیانی 24 بەخێر هاتن یەک کاری لەم شێوەیە و پێشەنگا سازکردن چەندێک کاریگەریە بێت لەسەر ئەو هونەرەی کە هونەری شێوەکاریە لە کوردستان ئەو دیتیکە بچێتە پێشەوە ئیتر دەرگا چۆنەڵا دەرگای پێشکەوتن بۆ زۆر شت واڵا کراوە ئەم جۆرە پێشەنگایانە چ کاریگەریەکە بێت بۆ پێشکەوتنی قوتابیان زیاتر وڵا بێگومانێت و هەر جوڵەیەک یاخود هەر هەنگاوێک کە دەچێت پێش یاخود دانانی هەر هەنگاوێک خۆی بەرەو پێش چوونە پێشەوەی تر کەم تا زۆر کاریگەری هەردەبی ئەوە وەکو چاڵاشی هەم وەکو چاڵاشی لەمە قوتابیەکان وەکو ئەزمونێک لەوە ئیشکردنیان لە داهاتوو ئەوانە کۆمەڵە کارکتەری هونەری دەبنە کارکتەری هونەری لە ناو کۆمەلگا ئیتر ئەکیت دەوریان دەبی و هەم دەبێتە سوانم بڵێن دەبێتە دەواازەیەکیش لە بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە بەرامبەر تەقبولکردن و وەرگرتنی کاری هونەری و چاوکرانەوەی خەڵکیش گرینگە لە پێناو لە بەرامبەر هەزمکردن یا چۆن دەڵێ چێژوەرگرتن لە کاری هونەری باشە مامۆستا زۆر جار لە هونەردا پێویستی بە تێگەیشتن و قوڵبوونەوە هەیە بە تایبەتی لە پێشانگایەکی لەم شێوەیە ئەمە تێگەیشتنی قوتابیەکان خۆیەتی یاخود دانانی ڕێزکەیە کە ئێوە بۆتان دەست نیشانکردن وەکو مامۆستا دەتوانم بڵێم هەردوو دیویتی هونەر جیاواز لە هەموو بابەتەکانی دیکە یاخود جیاواز لە هەموو اختصاسەکانی دیکە کرانەوەیەکی زیاتری هەیە و مەجالی ئەوەی تێدایە کە قوتابی بەدەر لە کۆلیژ یاخود بەدەر لە پەیمانگا دەرفەتەوەی هەیە لە دەرەوەش خۆی تەسقیفەوە چۆن دەڵێ زیاتر بخوێنێتەوە زیاتر متابعە بکە و ئێمە ئینتەرنێتمان هەیە بەڕاستی دنیایکی کراوەمان لە بەردەمە کە دەتوانین بەدەر لە بابەتەکانی کە لە کۆلیژ دەخوێندرێ قوتابی خۆشی متابعە دەکەوە لە ڕێگای ئینتەرنێت و لە ڕێگای خوێندنەوە و لە ڕێگای بەرنامەکان شتی زۆر دەبینی ئەوڕۆ ئێمە لە کۆلیژ دەرفەتی باش دەرەخسێنین لە بۆ قوتابی و هەموو ئەو قوتابخانە و قۆناغە هونەرێت جیاوازانە لە بۆ قوتابی ڕوون دەکرێتەوە هەر لە قۆناغی یەکەوە تا قۆناغی چار بە هەموو تەکنیکە هونەریەکانیشەوە تا بگرە دەگاتە بابەتی هاوچەرخ و ئەوەش کە لە سەردەم هەیە ئیتر قوتابی خۆی بڕیار دەدە لە کۆتایی قۆناغی چار ئێمە بابەتی پرۆژەمان هەیە و بابەتی ستۆدیۆ سەربەستیشمان هەیە لە پرۆژە بەرهەمی 4 ساڵی خۆی لە پرۆژە نمایش دەکا و خود ئینتاجی ئیشێک دەکا و لە ستۆدیۆی سەربەستیش تێگەیشتنی خۆی بۆ بابەتی هونەری هاوچەرخ و هونەری مۆدێرن بەرهەم دێنێ و کارێکی تێدا دروست دەکات. باشە مامۆستا هیوا ئێستا ماژەت بۆت کرد کە لە کۆلیژ دەرفەتی باش بۆ قوتابیەکان ڕەخساوە لەگەڵ ئەوەی کە دەرفەتی باش ڕەخساوە ئایا شێوەکارەکان هونەرمەندەکان لە با بڵێن کۆلیژی هونەرە جوانەکان ئەتوانین بڵێن گەیشتونەتەوە ئاستەی کە ئەو ماندووبوونەی کە کۆلیژ لەگەڵانەکات ئەوان وەڵامدەری ئەو ماندووبوونن لەو ئاستەیان بەڵێ ئەمە کۆمەڵە کارکتەری باشمان لە چەند ساڵی ڕابردوو وەکو هونەرمەند هەیە لە کوردستان هەم مامۆستای هونەری باش و هەم کارکتەری هونەری وەکو هونەرمەند چکە شەرت نییە هەموو ئەوەی کە هونەر دەخوێنێ ببتە مامۆستای هونەریش هونەرمەندی باششمان هەیە و ئێستا جوڵەیەکی باشی هونەریش لە کوردستان هەیە ئەگە بەراوردێک بکەین ینی بە ئاستی هونەرمەندەکان یاخود ئەو قوتابیانەی کە ئەم ساڵ دەردەچن لەگەڵ ئەو هونەرمەندانەی کە لە وڵاتانی دیکە هەیە دەتوانین بڵێن لە یەکەوە نزیکن یاخود بە شێوازێکە ئاستەکەیان وەڵاو خەسەنگانە زۆر قورسە بەڵام ئێمە ناڵێم ینی شتێک هەیە ئێمە زۆر جاران لە ناوەندی هونەری یاخود لە ناوەندە فێرکاری هونەریەکان زۆر جارە قسەی دەکەین دەڵێن شەرت نییە لە قۆناغێک کە یاخود لە وەجبەیەکی هونەرە جوانەکان ئەگەر 50 هونەرمەندی مەبەستی من تەنیا ئەم منیش بەگشتی دەڵێم ئەنی زۆر جارێ مە قسە هەیە دەکەین وەکو مامۆستا لە هونەرە جوانەکان چ پەیمانگا چ کۆلیژیش دەڵێن گرنگ نییە لە هەر 50 قوتابی با یەکیان بێتە فەنان چکە فەنان بوون بە هەموومانە هونەرەکەی یاخود بە هەموومانە پیورەکەی خۆی زۆر هەڵدەگری و ئەرچی قورس دەبی باش با پرسیارەکە بە شێوازێکی دیکە بە دڵی تۆ بێ جارە نهەیە بەس مەبەستم ئەو هەڵسەی لەو 50 قوتابیە کە یەکێکیان با بڵێن دەبێتە هونەرمەند ئەو هونەرمەندە توانایی هەیە مەسەلەن ڕکابی لەگەڵ هونەرمەندانی دیکە بکە دەزانم ئەمە گۆڕەپان و مەیدانی ڕکابەریکردن بێکەوە ڕابکەن بەڵام وەکو توانە و تێگەیشتنی بۆ هونەر بەڵێ ئێمە کارکتەری باشمان هەیە و هونەرمەندی زۆر باشی گەنجی شەیە کە ئێستا ئیش دەکەن
لە زۆربەی شارەکانە من بە ئەمری کارێکی خۆم هەمووکو هونەرمەند هەمووکو لەناو وەسەتەکەش کە مامۆستام جوڵەشی باشی هونەری دەبینم و چاوەڕێی دو ڕۆژێکی گەشتیش دەکەم سەراحەتەن. باشە کاگی و ئامادە من بابەتە هێنەوە هەر با کەمێ ڕایکێشین ئەو پرسیارەی هاکار. بۆ هونەرمەند وەکو ئەوەی کە دەرچووی کۆلیژی هونەرە جوانەکانە وەکو کەسێک نییە کە دەرچووی کۆلیژی پزیشکی بێت لە کۆلیژی پزیشکی سنووردارە ئەو عیلمە فێری ئەو شتەی کردووە بە پێ ئەزمون گیانی نەخۆشێک ڕزگارەکات یاخود بە پێوەی کە خوێندوێتی بەڵام لە کۆلیژی هونەرە جوانەکان ئەو کەسێک کە دەرەچێ وەک باست کرد دەرچووی کۆلیژە ڕەنگە یەکێکیان هونەرمەند بێت وایە دەمەوێت بڵێم یاخیبوون تا چەندە گرنگە لەو سنوورەی کە بۆی دانراوە هونەرمەند تا یاخی بێت جوانتر ئەفکاری ڕۆچکە هونەرمەند لەسەر خەیاڵ ئیشەکات ئەوەی واقع نییە ئەوەی کەمە بینی وەک بست باسمان کردمان ئەگەر هونەر نەبێ ڕاستەکانی ژیان ئەمان کوژێ تا چەند گرنگە هونەرمەند کەمە یاخی بێ مەڵام بەو شێوازە یاخی نەبێ خۆی نەگۆڕی خۆی نەشوە پرچی دانێنی وڵات بەر لەوە بەس با قسەی لەسرم زۆر نەبتە ماڵ بۆی کە من بڵێم لە 51 تەڵەبە دەتەوێت نابێتەوە مەبەست یعنی کەمترین وەکو نمونە بڵێ بەس یاخیبوون دەتوانم بڵێم ناڵم زۆر بابەتەشی بڵم عاتفی قسە بکەم بڵم مەرجی سەرەکیە بەڵام زۆر گرنگە هونەرمەند جیاواز بکاتەوە لەگەڵ ئەو کۆمەلگایی کە تێیدا کاری هونەری ئەنجام دەدا. شتێک هەیە ئاگاداربوون لە کللتور و ئاگاداربوون لە شوناسی خۆت وەکو جوگرافیا وەکو نەتەوە وا دەکات کە تۆ بتانی کارێکی هونەری زۆر ڕەسەن بەرهەم بینی لە هەمان کاتیشدا دەکرێت جیاوازیش بی بەڵام جیاوازی بەمانای ئەوەی ناتۆ ڕەفزکەوە جیاوازی بەمانای ئەوەی شتەکان بەرەو باشتر لایەنە تیۆریە بڵێم ئەخلاقیەکان و ئیتر ژیانکردن و کللتوری ژیانکردن و هەمیش زۆر جاران تۆ کۆمەڵێک پرەنسیپی ناڕێک هەیە کەیتر لە کللتور ڕاهاتێ دەکرێت وەکو هونەرمەند بە یاخیبوون ئەوانە چاپ بکەین. باش ئەمۆستاییوە بەڕێز هەم وەکو هونەرمەند هەم وەکو مامۆستایەک ینی هونەرمەندی زۆر دەبینی خەڵک دەبینی ئەوانەی ئەم کارانە دەکەن تابلوی زۆر سنجڕاکێش دەکەن کاری هونەری زۆر جوانیانێ بەڵام کێشێکیان هەیە ناتوانن بە بازاڕیان بکەن چۆن بتوان کارەکانیان بە بازار بکەن لە کاتێکدا ڕاستە ئەمە سەرڕای ئەوەی حەز و خولیای بەڵام پیشەشە ڕاستە خۆی مەوزۆی بە بازارکردن بابەتەی دوور و قوڵە سەراحەتن ئەویش لەبەرەوەی کە ئێمە تقریبەنەوە بۆ 5 ساڵ هەتا 10 ساڵی کۆتایی دەچی جوڵەیەکی باشی بازارکردن هەیە لە ناو کۆمەلگای ئێمە ناو خەڵکی کوردستان بەگشتی ئەویش دەتوانم بڵێم کرانەوەمان بوو لەگەڵ دەرێ ئیتر ئاسانی سەفەرکردن و ئۆنلاین و ئەو شتانە هەمووی وای کرد کە خەڵک هوشیار بی لە بەرامبەر کاری هونەری و حەز بکە کارێکی هونەری ڕەسەن لە ئۆفیسەکەیتی لە ماڵەکەیتی لە شوێنی ئیشەکەیتی هەڵی بواسی جیا لەوەی کە تابلۆیەکی کۆپی ئاسایی کە هەمومان دەتوانین هەمان بیکە بەس مەوزوعی بە بازارکردن لە کاری هونەری ئێمە یەک محوەرمان نییە لە ئیشکردنی هونەری هونەرمەند هەیە کار لەسەر جەنگ دەکە هونەرمەند هەیە کار لەسەر جینۆساید دەکە تۆ لە ئۆفیسێک ناتوانانی کارێک تایبەت بە کوشتن و بڕین و خوێن و ئیتر مەرگەسات هەڵواسی بەڵام با من لێرە جەناب بۆ یەک دوو خولەک ڕاگرم چونکە ئێمە ئەو فەرمیانەی کە هەمانە فەرمانگەکان کە هەمانە هۆتێلە پێنج ئەستێرەکان کە هەمانە میوانی بیانی بۆ دێت من نەمیشە بیری لێکم وەڵام ئەگەر هونەرمەند بوومای هونەرمەندیم بەداخەوە ئەگەر هونەرمەند بوومایە داوامە کرد ئەمود با ئەو تابلۆ هونەریانێک کە ئاماژە لە جێنۆسایدی گەلی کوردەکە ئاماژە لە حاڵەتێکەکە کە کورد پیاتێ پەڕی و هیچ گەلێکی تر پیاتێ نەپەڕەوە خۆزگە لەو فەرمیانە هەبێت خۆزگە لەناو ئەو هۆتێلە پێنج ئەستێرانە هەبێت پێتان وایە ئەمە دەرفەتێکە لە بریکە لەناو ئۆفیسێک بێ لە شوێنە بێ خەڵکێکی بیانی بیبینێ ئەوەی تو باسی دەکەی ئێمە لە مێژە ئیشمان لەسەر کردێ بەڕاستی و چەند جارش قسەمان لەسەر کردێ سەراحەتەن ئەوەی کە پەیوەنددار بووە و ئەوەشی کە گوێشی گرتێ بەڕاستی قسەمان لەسەر ئەو بابەتە کردێ کە ئەو هوتێلانەی لە شارن لە کوردستان بەگشتی لە هەرێم ئێمە لەگەڵ شارەوانی و بزانم گەشت و گوزار ببوورە گەشت و گوزار پێیوەستە بابەتەکە دەگمانگەیان دەوێت کە لە جاتی تابلۆکی گرانبەها بکڕێت دابنرێت بەڵێ دەکرێت ئێمە لەگەڵ بەرهەمی قوتابیەکان بستە ئەوێ هەم بابەتەکانیش دەکرێت ئەوانیش داوا بکەن بۆ نمونە پلانە ساڵ ئێمە لە پلانە بابەت قوتابیان ڕاست پێرین کە داڕشنێکی لەو شێوەیە بکەن لە بۆ فلانە جێگای یاخود مەبەستدار کە ئەوە تایبەتە بۆ خۆت دەڵێ هوتێلێکی پێدەستێرێ فلانە بابەتی دەوێت یان ئەو مۆزوعی ئێمە کە ئەو کۆمەڵە قۆناغە جیاوازانی مێژووی کورد کە هەمانە لە فەرمانگەیەکی گشتی کرایە ئەوەش دەکرێت بەڵام
بە بازارکردن نابێتە بە بازارکردن ئەوە چکە فەرمانگەکە لەسەر داوای بەڕێوەبەرەکەی یاخود لەسەر داوای من مەبەستمێ بە پارەیەتان بکڕن آخر بە پارەش بەڵام هەم جارێکە لەوانێ ئەو حاڵەتە یەک جار دوو جار ڕووبدا کە شوێنەکە تابلۆکە لێدانرا دانشی دیکە ناکرێت دانشکە داناندرێتەوە. بەڵێ مامۆستا هیوا عەزیز بڵێ شتێکت مایە ویست بڵێ یان نەویستم باسی ئەوە بکەم ببوورە لە مەوزوعی بە بازارکردن قسەکەم ئەگەر تاواکەم ڕێگاڵدەن عەفو وەکو گوتم چەند محورێکی جیاوازمان هەیە لە ئیشکردن یاخود لە کاری هونەری ئەوەی کە مەوزوعی مەرگەسات و ئیتر جینۆساید و جەنگ و کارەساتبارەکان و هەمیش ئێمە شتێکمانەیە ئێستا دیکۆرێتیڤە کاری هونەری دەکرێت لەگەڵ ئەو دیزاینە دەگونجێت کە دیزاینەرەکە دایدنێ ئەوەش هەیە ئەوە ئێستا ئەوە زۆر بازاری زیاترەوە خێراتر دەفرۆشرێ من بە ئەمری تەجروبەی خۆم نزیکی بۆ 7 ساڵێک دەچێت بەدەر لە کاری هونەری خۆمەکو هونەرمەند کاری دیکۆرێتیڤیش دەکەم بۆ ئەو شوێن و ئۆفیسانی کە داوا دەکەن وەڵا تا کارێکی خۆمەکو هونەری ئەوەی کە خۆم ئەنجامدا دەیفرۆشم ئەویتر بە هەفتەیەک لەوانێ دەفرۆشێ ئەویتر بە ساڵێک دوودانە نافرۆشێ. بەڵێ مامۆستا هیوا من مەبەستیشم جگە لەوە ئەوەیە کە ئەو کارە هونەریانش کە باست کردەوە دیکۆرێتیڤەکە دروستکردنیتی بۆ شتێکی جوانتر یان سروشتی کوردستانە ئەوانش بە هەمان شێوە نەک هەر باسی مەرگەسات و جێنۆسایدەکان وە ساڵانە یاخود بەپێی بۆنەکان ئەو تابلۆوانە بفرۆشرێ و بکردرێت واتە یەک هونەرمەندیش بەس سوودمەند نەبێت وا بکرێت لە قوتابیەکان هونەرمەندی دیکەش سوودمەند بکرێت بۆ ئەو فەرمانگانەوە بۆ ئەو هۆتێلە پێنج ئەستێرانە مەبەستەکەم ئەوهایە. مامۆستا هیوا تا چەند گرنگە بازارێکی کلاسیک و هاوچەرخ بە تێکەڵی هەبێ یاخود بازارێکی ئۆنلاین هەبێ بۆ فرۆشتنی ئەم بەرهەمە هونەریانە وەڵاهی باشتر ناکە لە ڕووی بە بازارکردن ئەگەر دەرفەت هەبی من یەک شت بەر لەوە باسیەوە بکەم مەوزوعی هوشیارکردنەوەی کۆمەلگا یاخود تێگەیشتنی خەڵک وەرگرتنی خەڵک لەبارەی کڕین و بازارکردنی کاری هونەری زۆر زەرورە لایانی پەیوەندیدار کە ئێمە کۆلیژە و پەیمانگاکانن حتا لە پەروەردەش لە سەرەتای قوتابی کە لە سەرەتاکانی خوێندنیتی ئەو بابەتە گرینگە ئاماژەی پێ بکرێت لە قۆناغەکانی خوێندن چکە تۆ لە مستەقبل کۆمەلگایەکی هوشیار لە بابەتە دروست دەکەی. ئێمە گرینگە بازارێکمان هەبی بازارکردن ڕۆ خەڵکێک فێری ئەو بۆ باسی دیکۆرێتیڤ و باسی هونەری ڕەسەنم کرد کارێکی هونەری ڕەسەن خەڵکانێک ئەوڕۆ چەندجارێک بەرکەوتن لەگەڵی هەبووە بە پێی ئەو دیزاینەی کە دیزاینەرەکە لە بۆی دانایە تابلۆیەکە دەکڕی بیرۆکەی خۆی نییە حەزی خۆی نییە من پێم گوتی ئەو شوێنە کە هەتا ئەو تابلۆی جوانیە بابەتێکی دیکە جوانە ئەو دەڵێ نا دیزاینەکە مسەمیمەکە ئەوەی لە بۆ من دانایە من هەر ئەو ئیشە دەکەم ئەوە لە چیەوە دروست بە ئەو طبعاً حەزی خۆی نییە ئەو زۆرێک لە ناچاریە ئیتر چۆن دەڵێ ئێمە لە کوردوتنی بە ملماندا هاتیە ئەوە دانی لەو شوێنە ینی کابرا لەو حەکەم لە بووی تەواویش کردێ زۆر بە چاوەڕوانی ئەو بمە کە ببینم زانم ڕەتفعلی چێ تابلۆکە دەبینی زۆر شتێکی ئاساییە جوانە دەستخۆش ئەوە باشە لەگەڵ ڕسمەکەی کە ئێستا دێ وەکو کۆپیە کۆپی شوێنەکەی بە تەواویکە ئەو حاڵەتە هەیە مەوزوعی بە بازارکردنیش یاخود هەبوونی بازارێکی هاوچەرخ بێیان کلاسیک وەڵە دایمە زەرورە هەبی ینی چکە ئەوە دەبێتە هەم پێشانگە خەڵک ئیش دەبینی چکە شەرت نییە هەبوونی پێشانگای خود هەبوونی بازارێکی هونەری شەرت نییە هەموو دەم بفرۆشتێ هەموو دەم تابلۆی لێ بە بازار بکرێت بەڵام دەبێتە خاڵێک کە خەرک ئیتر فێری دیتنی تابلۆی هونەری دەبی وە زەوقی هونەری دەگۆڕێ وە شتی جیاواز دەبینی کە ئەوەش دەبێتە باگراوند لەبەی. بەڵێ ئێمە سپاس دەکەین هیوا عەزیز سپیر داوود مامۆستای کۆلیژی هونەرە جوانەکان بۆ هیوای کە دیدی ئێوە لەگەڵ هەر خەڵکێکی ئاسایی جیاوازتر و شتەکان بە جوانترە بینن و بە شێوازێکی ترە ئیبینن بە هەمان شێوەش کارەکانتان ئاوا بە دیدی جیاواز بچێتە پێشەوە. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ دەرفەتە. بەخێر بێ. زۆر سپاس دەکەم.